ئەو باخچانەی زەویەکانیان بەڕوەی وێنجەدا دەچێندرێن هیچ کات خاکەکەیان تووشی وشک بوون نایەت و هیچ ژیاو زیندەوەری زیان بەخشیش بۆ درەختەکان تێکەڵی وێنجە نابن. هەر بۆیە باخچە بە وێنجەدا چێندراوەکان خاوەن بەرووبوومی باش و درەختەکانیشیان باشتر گەشە دەکەن. یەکەمیان وزە بەو دارەیەدات ئەو ئاردێکە لە ناوی بن سێوەکانە بڵێن چی جیای زیادی لە ناودایە هەمووی دەکوژی ئەو جیا نامی لە ناوی ئەوەی دەکانەی ئەو حاردە بۆش دەبیت دائما نێمایی دەبن ئەو دارە هەیە کە ئەو دارە تەحسیری تاو تەحسیری لێ ناکە درەنجی ئاو بدەیت تێنەیەتی تەحسیری لێ ناکە ئەو ئیستیفادەی هەردووکەنە. سێمیان مەسەڵەن ئەو وێنجەیە بەرهەمی هەیە بۆ ئاژەڵ دەتوانێت بۆ ئاژەڵ بەکاری بینی. کاتێک تەمەنی باخچە سێو دەگاتە 5 ساڵ دەتوانرێت بە وێنجەدا بچێندرێت و لە ماوەی ساڵێکیشدا 3 بۆ 4 زار بدورێتەوە. بەهۆی گرنگیشی لە بواری ئالیکی ئاژەڵی جوتیار هەم سوودی زیاتر لە باخچەکەی و هەمیش لە وێنجەکە وەردەگرێت. وێنجەیەکێکە لەو جۆرە ڕۆکانەی کە بە ڕۆکێکی هەرە گرنگ دانرێ بۆ ئاژەڵ یەکێکە لەو ڕۆکانی کە سوودێکی هەرە تایبەتە گەێنێ بە ئاژەڵ و خۆراکێکی سەرەکی ئەوانە بە مەبەستی ئالیک و هەروە لە دەر زمانی شەوە وێنجە بەکارهاتووە بۆ ئەو کاتێک کە برینێک دروستە و بەهۆی بەکارهێنانی مەڵەغانەوە بە یاخود بۆی بەکارهێنانی داسەوە بە ئەوە لە جیاتی دا و دەرمان وێنجیان لەسەردا ناو ئەیتوانی ڕاستەوخۆ برینەکە وشکە. کاتێک وێنجە گوڵ دەکات کاتی دروێنەی دێت. لە کۆندا دروێنەکە بە ئامێری داز دەکرا و جوتیاران چەند ڕۆژ کاتیان پێویست بوو بۆ دروێنەکردن. ئێستا ئەو دروێنەیە بە ئامێری مەڵغان و بە شێوەی هەرەوەز ئەنجام دەدرێت. ئەو جێگای کە دەڕاستە وشتیوالە ئیش لێ نەکات ناو شاخاوی وشتی وەیە مەڵەغانیشی پێیەکە ئەی مەڵەغان نەوی ئێستا بەداسێ شتەکە نادروێت بڵێیت ڕوبەری ئەو هەمووی کە ئینسان 8 دۆنم 10 دۆنمە کاتە باخچە وێنجە بەداسێ نادروێت. جا 6-7 کەس دێن زبارەی 12-13 نەفەری دروستەکەن و هەندێک خڕەکەنەوە هەندێک شەدرون و مەڵۆک دانێن و ئەگە ئیشیش بوو دەین دەی بەستین و دەناوجی شەی دەنین. کارکردن بە مەڵغان هەم ماسوولکەی بەهێز و هەم کاتی پێویستە بۆی فێربی وێنجە بدووری. بەڵام من هەرزوو لێ ڕاهات بوو ئێستا دەتوانم وێنجە بدوورم. مەڵغان چێشان زۆر بە زەحمەت ینی وزە و تااقەتێکی زۆریەوێ پێویستە ینی 3,000-4,000 نان بخوری لە ڕۆژێکدا بیانە کە ئاخورێت چێشتەنگای پێڵن دەوری سەعات 10:11 دیسان نەخورێتەوە و نیڕانەش خواردنێکی باشە خوڕێ چەورێکی باشە چکە مەڵغان چێشان قووەتی زۆرەوێ. گوندەکان ئێستا خاوەن ڕوبەرێکی زۆری باخچەی سێون و بەشێکیش لەو باخچانە بە ڕۆکی وێنجەدا چێندراون. ڕوبەرەکەشیان زۆرە و ناوچە شاخاویەکانیش ئەو ئامێرانەیان پێناگات کە بە شێوەی خێراکاری دروێنەکردن ئەنجام بدەن. بۆیە تەواوی گوند بە شێوەی هەرەوەز هەر ڕۆژە و باخچەیەک دەدورنەوە. خەڵکی لادێنشین دایما پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بەهێزە ژیانی هەرەوەزی لەلایەن پتە و بەهێزە بۆیە دەبینی مەسەڵەن هەر کارێکی کە دەیکەن بە هەرەوەزی و بە هاوکاری و دەستە جەمعی و بێکەوە کارەکان ئەنجام بدەن. هەم یانی لایەن ڕەحیەکەشی کاری دەستە جەمعی کارێکی خۆشە ینی لەزەتێکی تایبەتی تێدا بەڕاستی. وێنجە تەنها لە نێو باخچەی سێو دەچێندرێت و گەشە بەو درەختە دەدات. بە پێچەوانەوە زیان بە درەختە میوەیەکانی دیکە دەگەیەنێت. ئەو ڕووەکە و چۆنیەتی داچاندنی و تا ئامادەکردنیشی بۆ ئالیکی ئاژەڵی لە ڕۆژهەڵاتەوە هێنراوەتە باشووری کوردستان. داچاندنی باخچە بە ڕووەکی وێنجە بە یەک ماندووبوون چەندین سوود بەدەستەوە دەدات. یەکیان سوودی باخچەکە تاکە بەرووبوومەکەی دەفرۆشی و ئەوی دیکەشیان لە ماوەی ساڵێکدا 3 جار وێنجەکە دەدورێتەوە و بۆی بوونی بە ئالیکی ئاژەڵیش بڕەپارەیەکی باش لە بازار دەکات. بەختیار قادر ڕوودا و
گوندی ئاڵانەی دەڤەری باڵەکایەتی